بیلال عەلی گەنجێکی هەڵەبجەییە و دەرچووی پەیمانگای کۆمپیوتەرە. شارەزایەکی بواری تەکنەلۆجیای زانیاریە و چەندین پرۆژەی نوێی لە بواری پرۆگرامسازی کۆمپیوتەردایە. یەکێک لە کارەکانی ئەم گەنجە هەڵەبجەییە دروستکردنی سیستەمی داتابێسی ژمێریاریە بۆ گەنجینەی دووی سلێمانی کە زیاتر لە 50 فەرمانگە پێکەوە دەبەستێتەوە. سیستەمی داتابێسی بەڕێوەبەرایەتی گەنجینەی دووی سلێمانی کە لە ماوەی 84 ڕۆژدا سیستەمەکەم تەواو کردووە. گرنگی ئەم سیستەمە ئەوەیە کە تەواوی زیاتر لە 50 بەڕێوەبەرایەتی و یەکەی ژمێریاری یان توانین بڵین یەکەی ژمێریاری لەسەر ئەم سیستەمە دانراوە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو معلوماتانەی کە بۆ منە داهاتەکانە یان خەرجیەکانە یان پێشینەکان وە سولفەکان لە هەر بەڕێوەبەرایەتێکا کە ئەنجام ئەدرێت بۆ منە پارە خەرجەکریان داهات چەندێک بەدەستێنراوە ڕاستەوخۆ لەناو ئەم سیستەمانە تۆمار ئەکرێت. ئەم گەنجە سەرقاڵی دروستکردنی پرۆژەیەکە بۆ چۆنێتی وەرگرتنی موچە کە هەر کەسێک موچەی کەسێکی دیکە وەربگرێت لە ڕێگەی کورتەنامەیەکی مۆبایلەوە ئاگادار دەکرێتەوە کە کێ موچەکەی وەرگرتووە. گەرچی گەنجەکان و دایانەرانی کورد لە بوارە جیاوازەکاندا زۆرن بەڵام ئەوان بێیواییان پێوە دیارە. وەک ئەم گەنجە کە بەدڵی پڕ لە نیگەرانیەوە دەڵێت حکوومەت و لایەنی پەیوەندیدار هاوکاری دایانەرانی کورد ناکەن و ئەوە ژوەکارە بۆ جێهێشتنی وڵات و سەرگەردان بوونیان. بە ئومێدی ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان بتوانن هاوکاری ئەو کەسانە بن کە ئەیانەوێت ئەو ئیشانە ئەنجام بن لە ڕووی مادی لە ڕووی معنەویەوە ئاوڕیان لێ بدرێتەوە بۆ ئەوەی بەرەو ئەوروپا هەڵنێن بەرەو ئاوی جێ و بەرە ئەو شوێنانە نەڕن کە بە خۆزگە و ئاواتەکانیان ناگەن. داواکارم لە حکوومەت یارم هاوکاری ئەو کەسانە بکات و هاوکاری ئێمەمانان بکات کە لە بواری تەکنەلۆژیای زانیاریە ئیشەکەین. پرۆگرامسازی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری لە ئێستادا بووەتە زمانێکی گرنگی بەڕێکردنی شوکارەکانی ڕۆژانە و هەر وڵاتێکیش بەرەو بە سیستەمبوون و دەوڵەتی ئەلکترۆنی ئەنگاو دەنێت. هاوکاریکردنی گەنجان و شارەزانی بواری تەکنەلۆژیای زانیاری و گرنگیدان بە توانەکانیان هەرێمی کوردستان بەرەو سیستەمی ئەلکترۆنی دەبات و بە پێچەوانەوە هاوشێوەی دەیان دایانەری دیکەی کورد خەونی شارەزانی بواری تەکنەلۆژیای زانیاریش بەرەو لە ناوچوون دەڕوات. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.